لە کاتێکدا گرژیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهۆی زیادبوونی هێزەکانی ئەمریکا و ترسی هەڵگیرسانی جەنگێکی بەرفراوان دژی کۆماری ئیسلامی ئێران گەیشتووەتە لووتکە، جموزوڵە دیپلۆماسیەکان بە ئاراستەیەکی هەستیاردا دەڕۆن. بە گوێرەی سەرچاوەکان و میدیا جیهانیەکانی وەک وۆڵ ستریت جۆرناڵ، دوایەوەی سەرەتا بڕیار بوو گفتوگۆکان لە ئیستەنبوڵ بەڕێوە بچن، تاران لە دوا ساتەکاندا شوێن و شێوازی کۆبوونەوەکەی گۆڕی کە بەرپرسانی ڕۆژاوایی ئەمە بە تاکتیکی دانوستانی ئێرانیەکان وەسف دەکەن کە لە مێژە ئەم ڕێکارە پیادە دەکات. زانیاریەکان باس لەوە دەکەن کە ئەمریکا لەسەر داواکاری وڵاتانی عەرەبی و ئیسلامی ڕازی بووە بە گواستنەوەی شوێنی دانوستانەکە، هەرچەند سەرەتا ڕەتی کردەوە. بەو جۆرە بڕیارە ڕۆژی هەینی گەڕی نوێی دانوستانەکان لە مەسقەتی پایتەختی عومان ئەنجام بدرێن. بڕیارە لەم گفتوگۆیانەدا جاریت کۆشنەر، زاوا و ڕاوێژکاری ترامپ لەگەڵ ستیڤ ویتکۆڤ نێردەی سەرۆکی ئەمریکا لەگەڵ عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران بەشدار بن، بەڵام بە شێوەی ناڕاستەوخۆ دەبێت. ئامانجی نێوەندگیرەکان ئەوەیە بگەنە دەرکردنی بەیاننامەیەک بۆ پابەندبوون بە ڕێگای دیپلۆماسی و کەمکردنەوەی گرژیەکان، بەڵام ناکۆکی لەسەر ناوەڕۆک و مەرجەکان هێشتا بەردەوامە و مەترسی شکست پێهێنانی پرۆسەکە هەیە بەر لە دەستپێکردنی. تاران هەوڵ دەدات گفتوگۆکان تەنها لە چوارچێوەی دۆسیەی ئەتۆمی و لابردنی سزاکاندا بهێڵێتەوە و جەخت دەکاتەوە کە بەرنامە موشەکیەکەی لە دەرەوەی چوارچێوەی گفتوگۆدایە. لە بەرامبەردا واشنتۆن مەرجی فراوانکردنی گفتوگۆکانیان داناوە بە جۆرێک لەگەڵ نەهێشتنی تەواوی بەرنامەی ئەتۆمیدا و دۆسیەی موشەکە بالستیەکان و پشتیوانی گروپە چەکدارەکان و دۆخی مافی مرۆڤیش لە خۆ بگرێت. هاوکات دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا سێ مەرجی سەرەکی بۆ ڕێکەوتن داناوە کە ئەوانیش وەستاندنی پیتاندنی یۆرانیۆم، سنووردارکردنی موشک و کۆتاییهێنان بە پشتیوانی ئێرانە بۆ هاوپەیمانەکانی لە ناوچەکە، مەرجانێک کە ئێران بە پێشێلکردنی سەروەری خۆی دەزانێت و وەک هەوڵێک بۆ سەپاندنی ئەجێندای دەرەکی دەبینێت. لەم نێوەندەدا ڕۆڵی ئیسرائیل وەک پاڵنەرێکی سەرەکی لە پشت مەرجەکانەوە دەردەکەوێت کە بە پێی ڕۆژنامەی یەدیعۆت ئەحرۆنۆت، بنیامین ناتانیاهۆ لە دیدارێکدا لەگەڵ ستیڤ ویتکۆف لیستێک لە مەرجەکانی ئیسرائیلی ڕاددەست کردووە کە هاوتان لەگەڵ مەرجەکانی ترامپ، بە تایبەت سفرکردنەوەی پیتاندنی یۆرانیۆم و دەرکردنی یۆرانیۆمی پیتێنراو لە ئێران لەگەڵ ڕاگرتنی بەرنامە موشەکیەکان. ناتانیاهۆ هاوکات کۆبوونەوەی ئەمنی چڕی ئەنجام داوە و بە تەواوی خۆی بۆ جەنگ ئامادە کردووە و پێی وایە دانوستانەکان شکست دەهێنن، هەرچەندە ڕاپرسیەکان دەری دەخەن کە لە سەدا 49 ئیسرائیلیەکان دژی تێوەگلانن لە جەنگێکی ئەمریکی دژی ئێران، مەگەر ڕاستەوخۆ هێرشیان بکرێتە سەر. جەیدی ڤانس، جێگری سەرۆکی ئەمریکاش ئاماژەی بە سەختی دانوستانەکان کردووە، بەو پێی بڕیار بەدەستی سەرەکی ئێران عەلی خامنەی ڕێبەری باڵای شۆڕشە نەک مەسعود پزیشکیان، تا وەک پوتینیان کیم جۆنگ ڕاستەوخۆ لەگەڵیدا کۆبێتەوە.